سلێمانی ئەیە وەشقەی ئاسمان ئاسمان کۆڵان کۆڵان گوڵ و گۆرانی وەبین تیابارێ تیابارێ. مێژووی دروستبوونی شاری سلێمانی زۆر کۆن نیە و بۆ چواردەی مانگی 11 ساڵی 1784 دەگەڕێتەوە، کاتێک کە لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروست کراوە و بە پێی هەندێک لە سەرچاوەکان ناوی سلێمانی بە ناوی سلێمان پاشای باوکیەوە ناوناوە. ئەمڕۆژ 235 ساڵ بەسەر بنیادنانەوەی ئەم شارەدا تێدەپەڕێت. ئەیجانا تەمەنی ئەم گوڵ عومەرە باڵای ئەم شارە چاوتەڕە. پێش ئەوەی بنەماڵەی بابانیەکان بیر لە دروستبوونی شاری سلێمانی بکەنەوە، ئیمارەتەکەیان لە گوندی قەڵاچۆلان بوو. لەگەڵ بەرفراوانبوونی ئیمارەتەکە جموجوڵی ئاوەدانکردنەوە و بنیاتنانی شارستانیەتی لە ناوچەکە دەستی پێکرد. لە سەردەمی فەرمانڕەوایی باباندا ململانێ و توندوتیژی لە نێوان فارسەکان و عوسمانیەکاندا هەبوو. شوێنی جوگرافی قەڵاچۆلانیش لەبەر نزیکی لە سنووری ئێرانەوە بووە بە شوێنێک کە مەترسی شەڕ و پێکدادانی نێوان لەشکری فارس و عوسمانیەکانی لەسەر بووە. بۆیە هەریەکە لە نادرشا و سوڵتان مەحموودی یەکەم لە هەوڵی ئەوەدا بوون ئیمارەتی بابان بەلای خۆیاندا ڕابکێشن. شعرێکی شێخ ڕەزا سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە سلێمانی بەردەوام لەژێر هەڕەشەی دژمناندایە، بەڵام خەڵکەکەی سوخرەکێشی قبول نەکردووە و شێخ ڕەزا لە شعرەکەدا دەڵێت لەبیرم دێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو. ئەم شارە یەکێک بووە لەو شارانەی کە خەڵکەکەی وێ ڕای بیر و باوەڕی جیاواز و بوونی گەلێک پێکهاتەی ئاینی مەڵبەندی شۆڕش و تێکۆشان بووە و هیچ کات چۆکیان بۆ داگیرکەران و دەوڵەتانی دراوسێدا نەداوە. هاوکات پێگەی خەباتی سیاسی زۆرێک لە بزوتنەوە سیاسیەکان بووە. کێشمەکێشی ناوخۆیش لە نێو بنەماڵەی بابانیەکان و میرنشینە کوردیەکاندا بۆ کورسی و دەسەڵات ئەوەندەی دیکە مەترسی لەسەر ناوچەکە دروست کردووە. ئەمەش وای کرد مەحموود پاشای بابان لە ساڵی 1771 زاینی بیری لەوە کردەوە کە ناوەندی بەڕێوەبردنی سیاسی لە قەڵاچۆلانەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر. بۆیە سەرای حکوومەتی لە نزیک گوندی مەڵکەندی دروست کرد. دواتر ئیبراهیم پاشای بابان لە ساڵی 1771دا فەرمانڕەوایی ئیمارەتەکەی گرتە ئەستۆ و دەستی کرد بە دروستکردنی شاری سلێمانی تا لە ساڵی 1784دا لە دروستکردنی شاری سلێمانی کۆتایی هات. لە هەمان ساڵدا بابانیەکان پایتەختی ئیمارەتەکەیان گواستەوە سلێمانی. داخڵ نەبیبان بەری سارای خاک و خۆڵ هەتانەکەی بە خاکی سولەیمانی عەبود، خاکی میزاجی عنبەر و داری ڕەواج عود، بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەینی بود، شامی هەموو نار و فسوڵی هەموو بەهار، تۆزی هەموو عەبیر و بخاری هەموو بخور، شارێک عەدل و گەرمە لە جێگایە خۆش و نار، بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زوو. شاری سلێمانی کە لە باشووری کوردستاندایە دەکەوێتە نێوان هێڵی پانی 34 بۆ 36 پلا لەسەر هێڵی کەمەر و هێڵی درێژی 45 بۆ 46 پلا، واتە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای کیشوەری ئاسیا و باکووری خۆرهەڵاتی کوردستانی عێراقەوە. سلێمانی لە باکووری خۆرهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەر، گۆیژە و قەیوان دەورەدراوە. لە باشوورەوە چیای بەرانان و لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارە زوور دەست پێ دەکات و لە ڕۆژئاواشەوە چەندین گرد گەمارۆی داوە. شارەکەش 853 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ئاوهەواکەی بە دەریای ناوەڕاستەوە کاریگەرە و لە زستاندا سارد و باراناویە و هاوینشی وشک و گەرم و بێبارانە. جیاوازیەکی زۆریش لە نێوان پلەکانی گەرمای شەو و ڕۆژی وەرزەکانی ساڵدا بەدی دەکرێت. بە پێی ڕۆژنامەی ژین لە ساڵی 1955 ژمارەی دانیشتوانەکەی 60,000 کەس بووە و ئێستا بە پێی وتەی مەحموود عوسمان بەڕێوەبەری گشتی ئاماری سلێمانی، ئاماری دانیشتوانی ناوەندی سلێمانی بریتیە لە 989,794 کەس. سلێمانی بە هاوینە هەوارەکانی سەرچنار، دوکان، سەرتەکی بەمۆ، ئەزمەڕ و قەرەداغ ناسراوە.
کە جگەلەوانە خاوەنی دوو بەنداوی دوکان و دەربەندی خانە. سلێمانی لەگەڵ تەمەنی دروستبوونیدا کۆمەڵێک گەڕەک و شوێنی گشتی لە خۆ دەگرێت و ئێستاش وەک هێمایەکی دیاری ساڵانی ڕابردووی شارەکەیە. لەوانە مەڵکەنی، دەرگەزێن، چوارباغ، گۆیژە و چایخانەی شەعب، قەیسەری نەقیب، گەڕەکی جوولەکەکان، هەروەها بەردەرکی سەرا و مزگەوتی گەورە و باخی گشتی بە شوێنی سەرەکی و دیارەکانی شاری سلێمانی هەژمار دەکرێن. خودایە تۆ بیپارێزە سلێمانی زۆر عەزیزە خودایە تۆ بیپارێزە. لە مێژووی شاری سلێمانیدا لە ڕووی ئەدەبیاتەوە تا ئاستێکی باش پێشکەوتوو بووە. دەیان شاعری وەک نالی، سالم، کوردی و بێکەس و هەروەها چەندین کەسایەتی جۆر بە جۆری تێدا هەڵکەوتووە. لە سەردەمی بابانەکانە زمانی کوردی وەکو زمانێک بەکارهێنرا بە تاکتی لە ئەدەبیاتە شعری زۆر بەرزی پێنووسرا، ئەوەی کە ئێستا لە بەردەستە شاعریان وەکو کوردی و سالم و نالی و لەبەرەوە ئەمە بەڕاستی بوو بە جۆرێک لە قوتابخانە و ئەمە کاریگەری لە سەردوای خۆشیان بەجێ هێشە بینین لە دوای ئەم یەکەمینەوەی شاعرانی قوتابخانەی شعری بابان ئیترنەوەی دووەم و سێم دەست پێەکە بە تابەتی لەم ناوچەی سلێمانی یاخود ناوچەی سۆرانە ئەبینین تر دوای قۆناغی ئەوان، قۆناغی مەحوی لێ، مەحوی مەلا وەسمان، شێخ ڕەزای تاڵەبانی، حەریق و وەفای و ئیترەمانە بەڕاستی درێژکراوەی ئەو قوتابخانەین. جێگای ئاماژەیە لە ڕۆژی 31 مانگی ڕابردوودا لە ڕۆژی جیهانی شارەکاندا ڕێکخراوی یۆنسکۆ 66 شاری جیهانی وەکو شاری داهێنەر دیاری کرد کە لە نێویاندا شاری سلێمانی لە باشووری کوردستان وەک شارێکی داهێنەر لە بواری ئەدەب ناسێنرا.